لە 29مین ساڵیادی ڕاپەڕیندا جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ پابەندبوون بە ڕێنمایەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا هیچ چالاکیەک بەڕێوە نەچوو. قایمی ڕانیا داوای لێبوردنی لا کەسوکاری شەهیدان کرد کە نەیانتوانیوە چالاکی شایستە ئەنجام بدەن و ڕاشی گەیان. دەڤەری ڕاپەڕین پێویستی بە خزمەتگوزاری زیاتر هەیە و پێویستە حکوومەت زیاتر گرنگی بدات بە دەڤەری ڕاپەڕین. لە چوارچێوەی پابەندبوونمان بەڕێنمایەکان و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیانی سنوورەکەمان ئێمە ئەمڕۆ سەرجەم کار و چالاکیەکانمان ڕاگرت. پێشتریش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا بۆ سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن ڕوونمان کردەوە. ئێمە لە ماوەی مانگونیوێکی ڕابردوودا زیاتر لە 120 چالاکی زۆراوزۆر لە بواری زانستی، کەلتوری، فەرهەنگی و ڕۆشنبیری ئامادەکرا بوو. بەڵام لە پێناو پاراستن و تەندروستی هاوڵاتیان و پابەندبوونمان بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم کار و چالاکیەکان لە تەواوی هەرێمی کوردستان ڕاگیراون. بۆیە ئێمەش لەو چوارچێوەیەدا پابەندبوونی خۆمان بەو بڕیارەوە کرد و چالاکیەکانمان نەکرد. بۆ ئێمە جارێکی کە داوای لێبوردن لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و لە خەڵکی دەواازەی ڕاپەڕین دەکەین. بۆیە لێرەوە لە دەواازەی ڕاپەڕین لە ڕانەی سمبولی ڕەمزی ئازادی و ڕاپەڕینەوە داوا لە حکوومەتەکەمان دەکەین کە لایەکی تایبەت لەم سنوورە بکاتەوە. چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی ماون کە چەند ساڵێکە تەواو نەکراون کە ئەوە داواکاری ئێمە و کەسوکاری سەربەرزی شەهیدان و تەواوی خەڵکی سنوورەکەیە. لە ڕاپەڕینی 53991 دوای جەماوەر بەشێک لە هێزە سیاسیە چەکدارەکانی ئەو کات لە ڕاپەڕین دەورێکی کاریگەریان بینی. پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتیش کە تاکە هێزی ئیسلامی چەکداری دژ بە ڕژێمی بەعز بوون ڕۆڵێکی دیار و بەرچاویان لە سەرخستنی ڕاپەڕینەکەدا هەبوو. جەماوەر لە ڕانیە ڕاپەڕی و دەستپێشی خاڵی وەسەرخانی مێژووی بوو لە دیکتاتۆریەت و بەرەو ڕزگاری و ئازادی خاچی کوردستان و جەماوەری کوردستان. دیارە ئیسلامیەکانیش لە کوردستاندا پشکی شێریان بەردەکەوێت هەم لە داڕشتنی بەرنامەی ڕاپەڕین لەلایەن هێزێکی سیاسی کە ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە بوو کە ئامادەکاریش کرابوو هێزێکیان هێنابوو منتقەی سوونیە و قەندیل و ئەوانە کۆنتاکت و ئاگالێکبوون هەبوو لە نێوان ڕێخستنەکان و لە نێوان هێزی پێشمەرگەی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی. ئێمە وەکو ئیسلامیەکانە ناوشاری ڕانیە چەند هەفتەیەک بەر لە ڕاپەڕین ئامادەکاری تەواوی خۆمان کردبوو بۆی کە چەندین شانەی چەکدارمان دروست کردبوو هەر شانەیەک بریتی بوو لە چەند ئەندامێک. مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی هەموو ساڵێک لە ساڵیادی ڕاپەڕیندا گۆڤارێکی تایبەت بە ناوی مەشخەڵی ڕاپەڕینەوە دەردەکات کە تیایدا ئەرشیفی چەندین بەڵگەنامەی گرنگی سەبارەت بە ڕاپەڕین تیایدا بڵاو کراوەتەوە. هاوکات لەو گۆڤارەدا بەشداربوانی ڕاپەڕین و نووسەران و ڕۆژنامەنووسان خوێندنەوە و شیکاری بۆ بەرئەنجامەکانی ڕاپەڕین دەکەن. گۆڤاری مەشخەڵی ڕاپەڕین لە 2011 ئێمە ئەو گۆڤارە دەردەکەین دیارە خاوەنی امتیازی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. ئەم گۆڤارە بۆ ئێمە دەرمان کردەوە ناویشمان ناوە مەشخەڵی ڕاپەڕین بۆ هەمیشە یادی ڕاپەڕین بە زیندوی بهێڵینەوە کە ئەم مەشخەڵی ڕاپەڕینە ئەم ڕاپەڕینە مەشخەڵەکەی مەشخەڵێکی کەڵپەسەندویە خامۆش نابێ و ناکوژێتەوە و مەبەستمان بۆ کە لە خزمەتێک بە بواری ڕۆژنامەگەری کوردی بەتایبەت لەم سنووردا بکەین. هەرچەندە ئەم گۆڤارە ئێمە بە شێوەیەکی فراوان لە هەرێمی کوردستاندا بڵاوی دەکەینەوە. 29 ساڵ لەمەوبەر خەڵکی ڕانیە بە پاڵپشتی مەفرەزە چەکدارەکانی هێزە کوردستانیەکان دژ بە حکوومەتی بەعز ڕاپەڕین و لە ماوەیەکی کەمدا تەواوی دام و دەستگاکانی حکوومەتیان کۆنتڕۆل کرد و بڵێسە و کڵپەی ڕاپەڕینەکەش بۆ 20 ڕۆژی لەسەر یەک بەردەوامی هەبوو. ڕاپەڕین تەنها ماوەی پارێزگاکانی هەرێمی کوردستانی نەگرتەوە بەڵکو و کەرکووکیش لە دەستی بەعز دەرهێنرا و ئازاد کرا. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پێیام، لا ڕانیەی پایتەختی ئازادیەوە.